دکتۆر عادل سەرەتا ئێستا لای جەنابتان شەوتان شاد دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم دواترین زانیاری لە چینەوە لەسەر کۆرۆنا ڤایرۆس چی هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە و بینەران. سەرەتا لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم پەتایە هەروەک دەزانین حاڵەتێک لە ناکاو لە چین ڕاگەیەندرا. ئەم حاڵەتە تاوەکو ئێستا بەردەوامە، دەستگا فەرمیەکان وەکو زانکۆ و خوێندنگاکان تاوەکو ئێستا داخراون. ئەوەش دەگەڕێتەوە لەبەر هۆکاری ئەوەی کەوا پەتایەکە بۆتە هۆی ئەوەی کە تەشەنە بکات. بۆ نمونە لەم حاڵەتی گفتوگۆی ئێستاماندا نزیکەی 31,000 حاڵەتی توشبوون زیاتر بەرەو سەرەوە تۆمار کراوە، زیاتر لە 26,000 حاڵەت گومانی ئەوەی لەسەرەکەوە تووشی ئەم پەتایە بێ، هەروەها نزیکەی زیاتر لە 600 حاڵەت مردووە بەم پەتایە، هەروەها 16,000 بەرەو سەرەوە چاک بوو. باشە دکتۆر، جیاوازی ئەم پەتایە لەگەڵ ئەوانی پێشووتر بۆ نمونە سارس، مارس، لەگەڵ یعنی جیاوازەکەی ئەم پەتایە لەگەڵ ئەوانی تر چییە؟ لە شێوازی بڵاوبوونەوەیدا مەبەستم. ئەم پەتایە خێراتر تەشەنە دەسێنێ، بەڵام مەترسی کەمتری لەسرە بۆ گیانی ئەو کەسانەی کەوا تووشیان دەبێ، هەروەها ماوەی توشبوونی نەخۆشیەکە تاوەکو دەستنیشانکردنی نەخۆشیەکان لەم نۆڤڵ کۆرۆنا ڤایرۆسەیە لە ماوەی 2 ڕۆژ تاوەکو 14 ڕۆژە، بەڵام لە سارس بۆ نمونە ماوەی 7 ڕۆژ دەخایەنێ، هەروەها لە مێرس 5 ڕۆژ و لە سواین فلو بۆ نمونە 4 ڕۆژە، هەروەها لە سیزنەڵ فلوش ماوەی 2 ڕۆژ دەخایەنێ. ئەمە گرنگترین جیاوازیەکانە. بەڵێ باشە، وەکو دەزانین ڕێکخراوی جیهانی تەندروستی با بڵێن بارینە ئاسایی جیهانی ڕاگەیاند بەهۆی ئەم ڤایرۆسەوە. تۆ پێت وایە ئەو بارینە ئاسایی ڕاگەیاندنە لە جێی خۆیدا بوو لەم کاتە، یان دەبوایە پێشتر بووایە یان هێشتا زوو بوو؟ بێگومان دەستگای تەندروستی جیهانی WHO ئەم حاڵەتەیەی لە کاتێکی گونجاو ڕاگەیاند، پشتبەست بە چەند زانیاریەک بۆ نمونە ئەو ئامارە ستاتیستیکانەی کەوا لە وڵاتی چینەوە بەدەستیان گەیشت، هەروەها چەند فاکتەرێکی گرنگ هەیە کە ئەمان پەیڕەوی دەکەن. بۆ نمونە فاکتەری وەکو ترانسمیشن ڕیت کە بۆ نمونە ئەم حاڵەتەیەی کە کۆرۆنا ڤایرۆس خۆی دەبێت ترانسمیشن ڕیت کە پێ دەگوترێ R/O ڤالیو لە مابینی 1.5 تاوەکو 3.5 بێ. ئەم حاڵەتی نۆڤڵ کۆرۆنا ڤایرۆسە ئەم حاڵەتی تێپەڕاند لە سەرووی چارەوەیە، هەروەها فەیتەلیتی ڕیت واتە هۆی کوشتنی کەسەکان لە 2% تێپەڕیوە، هەروەها یعنی نیشانەکانی دەرکەوتن. ئایا دەکرێت ئەم نیشانەیە لە کەسێک دەربکەوێتن بەبێ ئەوەی کەوا دەکرێت ئەم پەتایە لە کەسێک دەرکەوێت بێ ئەوەی نیشانەکانی تیابێ؟ بەڵێ ئەم هۆکارەیەش یەکێک بوو لەوانەی کەوا WHO پشت بەست بەم سێ فاکتەرەیە، فەیتەلیتی ڕیت، ترانسمیشن ڕیت و دەڵێن نیشانەکانی کەوا لە نەخۆشەکە دیار نییە بەڵام تووشی پەتایەکە بووە. ئەم سێ هۆکارە وای کرد کەوا WHO لە کاتێکی گونجاوی خۆی نەخۆشەکە ڕابگەێنێ. تۆ دەمەوێت ئەوە بپرسم، باشە ئەو ماسکەی کە بەکاری هێنن ئێستا ئەبینین ئێستا زۆر کەس بە تایبەتی لە چین کە ئەڕۆنە دەرەوە ماسکێکیان پێوەیە، ئەم ماسکە بەسە بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە؟ بڵێ بێگومان ماسک یەکێکە لەو هۆکارانەی کەوا دەتوانرێت بەکاربهێنرێ بۆ مەبەستی خۆپاراستن لەم نەخۆشیە، دەتوانرێت دەمونچاو بە شێوەیەکی ڕێکوپێک بپارێزێ لە کەسی توشبوو. هەروەها ئێمە دەتوانین ڕێنمایی تریش وەکو بۆ نمونە کوڵاندنی ماددە خاوەکانی گۆشت و شیر و هێلکە تاوەکو پلەی 65% بۆ ماوەی 30 خولەک پێویستە بکوڵێندرێ. هەروەها پێویستە ئەو سەوزەواتانەی کەوا ڕۆژانە بەکاری دەهێنین لە نێو مادەیەکی پارێکشکەرەوە پەرمەنگەناتی سۆدیۆم پەرمەنگەنات یاخود پەرمەنگەناتی سۆدیۆم کە ڕێژەکەی لە 105 بێ بۆ ماوەی 1 خولەک هەڵبگیرێ، پاشان بە ئاوی ئەتیادی بشرێتەوە، دەتوانرێت پاشان بەکار بهێنرێت. کەواتە جگە لە پەیوەندیکردن بە کەسێکەوە کە ڤایرۆسەکەی هەبێ یان هەڵگری ئەو ڤایرۆسە بێ مەبەستم، جگە لەو پەیوەندیە ئەمە بە ڕێگای خواردنیشەوە دەتوانێت با بڵێن بگوازرێتەوە؟ بێگومان ئەم ڕایە لە سەرەتاوە هەر هەیە لە ڕێگەی گواستنەوەی بۆ نمونە ئاژەڵە دەریاییەکان ئەمە گواستراوەتەوە، بەڵام جگە لە ئەم ئاژەڵە دەریاییانە ڕەنگە
ئەم ئاژەڵانە بەرکەوتەی شوێنی تر ببن بۆ نمونە خۆراکی تر یاخود لەناو گۆشت یاخود شیری ئەو ئاژەڵانەی کەوا بۆ نمونە بەکاربێتن بۆ خواردنەوە یاخود لە جاندارێک بۆ جاندارێکی تر گوازرابێتەوە ئەمانە هۆکارن کەوا ببێتە هۆی ئەوەی کەوا کەسێک ببێتە هەڵگری ئەم پەتایە. بەڵێ دکتۆر عادل عوسمان عەبدوڵڵا خوێندکاری پزیشکی لە زانکۆی تەندروستی چین لە شاری شینیانی چینەوە لەگەڵماندا بووی سوپاس دەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بە هیوای تەندروستی بۆ گشتلایەک.